بودجەیەکی زۆر بۆ ڕواندنی ئەم نەمامانە و سەوزکردنی شەقامەکان خەرج کراوە، بەڵام ئەمە دۆخەکەیەتی. کێشە تەنها لە شەقامەکان نییە، بەڵکو بەشێک لە باخچەکانیش لە جێی چیمەن تەنها خۆڵ و پوش و پەڵاشیان تێدا ماوە. لەم راپۆرتەدا دەمانەوێت هۆکاری ئەم وشکبوون و زەردەڵگەڕانە بخەینە ڕوو. تەنکەرەکان کەمە ئەمە ئەم شێوازە کۆنە، بەڕاستی ئەم شێوازە ناتوانێت یعنی بڵین وەکو ئەوەی کە ئەو باخسانە ئەو دارانە تێراو بکە. ئەمە یان دەتوانی بڵێ لە 120 ئەوەندە پڕکات و ئەی شوێنەکانتر. ئەم جووت سایدایەکێکە لە پرۆژە تازە دروستکراوەکان. لێرەدا هاوڵاتیان زۆرترین ئەرکی ئاودانی چیمەن و نەمامەکانیان لە ئەستۆ گرتووە. هەر ماڵێک ئاو دەگەێنێت بە چیمەن و نەمامەکانی بەرامبەر دەرگاکەی خۆی. ئێمەزبورین بۆ شێوازە ئاوی بدرێ هەرچەندە گوناحیشە ئەم شتە جوانەوە کە پارەی لێ مەسرف کراوە کاکە بە پێی تواناش ڕۆژانە تەنکەری ئاو بێن بە ئاوی بدرێ، یعنی ڕۆژانە نەک بڵێ هەفتەی جارێ یا دوو هەفتەی جارێ، یعنی ڕۆژ ناڕۆژێکەکە بێت تەنکەر ئاویدا بە شێوازێک کە ئەو فریزە وشکەوە نەبێت زۆر جوانی، ئەمە سیمایە زۆر جوانی بەخشیوە بەم منطقەی ڕەحیما و سەرچنار بڵێن. خەرکەکە نەبێ خۆوەشی لە هەمووی وشکەکە هەر بە فریزە هەر بە دار و هەر هەمووی وشکە بێ. ئەم خەرکە ژاوێدا وەڵڵای بیلای سارەش وەختە چامان دەربکە هەتا ئاوێ دەین. ئەمە قەت ڕاز نییە، ئەمە وتم من دێم شکال لەو کابراەکەم لەو ساحب تەنکەرە. شارەوانی کەرکووک دەیەوێت خۆی لە کێشەی کەماوی ڕزگار بکات. لە پلانیدایە سیستەمی ئاودانی نەمام و باخچەکان بکات بە شێوازی سۆندە و دڵۆپاندن. لە پرۆژە تازەکانیشیدا ئەرکی چاکردن و ڕواندنی نەمامی نوێی خستۆتە سەر بەڵێندەرەکان. ئەو مقاولە تەعاهودی داوە کە دوای ئەوەی کە تەواو ئەبێ نەک ئێستا کە ئیشەکەی لێ وەرئەگیرێ ئستیلامەکرێ 1 ساڵ سیانە و ئیدامە و ئاودان و بایەخدان بەو جەزرانە لەسەر ئەو پارەیەکە وەری کردووە. وشکبوون و لە ناوچوونی ئەم ڕێژە سەوزاییە لە کاتێکدایە ڕێکخراوە ژینگەیەکان چەند جارێک زەنگی مەترسی کەمی سەوزاییان لە کەرکووک لێداوە کە ڕێژەکەی کەمترە لە 3% بە پێی ستانداردی جیهانیش نابێت هیچ پارێزگایەک ڕێژەی سەوزایی کەمتر بێت لە 15. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.